يعني بس داعي تعييناتك يعني حيش كيشيك مانيا يعني الشوائع ما داعي كان وقش ذكري كليناريا باكر نوي ما أما يعني ما أنا قشتي وكري بوز بو خلقي هوليرياتي الشنغالياتي حاجة أوات وليها قشتي هاتي بس يمتياني يعني شادين أقرأ كتير بو إمرتوان بيكين ئێمە لە لای سەرقڵاو لە لای ئەمەوە ئەمان باسەکەن لای سەرقڵاو تەواتی دەستمان خاڵی بوو حج ڕێچارێکمانەمە ئەمە ڕێچارەی مەدەنیە دوای ئەمە دڵنیاون ڕێچارەی ترمان هەیە هەزار ڕێچارەتر هەیە داوای چتی زەخممان نەکرێت داوای چتی گرانمان نەکرێت داوای کرێکارێکمان کرد کە خەڵک لەم لاولاوە تیە و بێ هیچ خۆی کاتە ناو کەمپەکان نە پشتگیری و نە حیچ و نە بەس ئەمە واستەیەکی باشەیە بۆی ئەمانشتە هەرچی خوان هینەکە ناتوان دەریکەن ئێمە داوای شتێکن کە نەخی برەزگەرەکە نە شادەی گەرەکە نە حیچی گەرە هەر ئیسەت بێوە 4 ڕۆژ فێرە زۆر جار چوینە لای ئیدارەی نەحەی سەرقڵای ئەمڕۆی پەیوەندیم لەگەڵا کردووتمە کاکە ئێمە هیچ شتێکمان نەک بەڵام تاعیناتەکەمان گەرەکە ئەمانە گەنجن کاکە ماڵی وایە 4 کوڕی هەیە 3 کوڕی هەیە برا لە 50 ماڵ لەم 50 ماڵە کاکە گیان با ئێمە دووکە تاعین بێ کوتێکی قەینا کێژەمان نییە نەحەی سەرقڵاڵێ بە ئەولوێت بۆ ئێوەیە بە گوێرەی یعنی تاعیناتی داواکردن ئەم ئەگەر ئەو زەخمکە لەمان ئەمان ئەتوانن خەڵکی کاڵپیۆنێن دەریکەن کاکە من خەڵکی منتیقەی خۆم کەلار ئەم منتیقەی سەرقڵا کفری پێم خۆشە تاعین بێن بەڵام پێم خۆش نەبەردەڕەشە کاکە چەمچەماڵە پێم خۆش نییە ئەمە تادایە.